جا بۆیە ژن و پیاو کە باش بوون، ژنی باش یا پیاوی باش قەڵایەکی گەورەیە. لە کاتی ناخۆشیە یارمەتی دەرت بێ، مصیبەتێکت توش بوو ژنەکەت یارمەتی دەرت بێ، مصیبەتێکت توش بوو پیاوەکەت یارمەتی دەرت بێ، غەڵەتێکت کرد یارمەتی دەرت بێ، نەک بتشکێنێتەوە، نەک حەیات بەرێ کەرامەتت بشکێنێ. ئەوە ڕێز و خۆشەویستی پێوترێ. ئەوە ڕێز و خۆشەویستی نییە ژن لەناو خەڵکە پیاوەکە یشکێنێت و پیاو ژنەکە یشکێنێتەوە، پێ ناڵن ڕێز و حرمەت. ئەو بەڵگەی لەسەرەوەی ئەو ژن بێدایەتیەوە فاشلە، بۆیە یەکتری دەشکێننەوە. ئەینا چۆن دڵت دێ هاوڕێ و خۆشەویستی خۆت بشکێنیتەوە ئەگەر خۆشت بێ و هاوڕێی تۆ بێت، بەڵام دیارە ڕقت لێدی بۆی ئەناو خەڵکای دەیشکێنیتەوە، بەڵگەی لەسەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتەوە بۆ ماڵ، فەرمی خەدیجە دامپۆشە. ژانی دەلەرزی، چۆن دەڵی تاو لەرز گرتبووی، سەلامی خوای لەسەر بێ. فەرمی دامپۆشە. خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دایپۆشی، پێغەمبەری خوای داپۆشی صلی الله علیه وسلم. هەتاکو ترسەکەی نەما، زۆر ترسا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەمجا فەرمی والله ئەی خەدیجە ترسام لەوەی کیا بچم، ترسام بمرم، حتا لە نەفسی خۆم ترسام، ئەوەندە ترسام لەو ئەشکەوتە شتێکی ئەوم بەسەر هات، بەسەراتەکەی باس کرد، ترسام ڕۆحم دەرچێ، بەڕاستی کارە ساتم، چونکە نازانێ ئەمە وەحی خوای گەورەیە. چونکە کاتێک پێغەمبەری خوا ئەساسەن وەحی بۆ دەهات زۆر بە توندی دەیکرد، یعنی جانی دەرەزی جاری وا بوو، جاری وا بوو عارەقی زۆری دەکرد، قورس بوو بەڕاستی. قورئان بەو شێوە بۆ ئێمە دابەزیوە، ئێمەش بە قسەی قورئان ناکەین. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک وای فەرموو خەدیجە فەرمی والله لا يخزيك الله أبدا، مەترسە خوای گەورە قەت تۆ سەرشۆڕ ناکە، والله قەت خوا تۆ سەرشۆڕ ناکە. نەیفەرموو تۆ پیاوی عەیب ناکەی لە خۆت دەترسی، ئەمە چییە؟ عەیب ناکەی لە خۆت ترساوی، پیاوی باوشی پیاداگرۆ ترساوی، ئەها ژنی خراپاوە، ژنی باشی دڵی پیاوەکەی داتەوە، ترساوە تەواو. والله خوا قەت تۆ زەلیل ناکە، قەت سەرشۆڕت ناکە ئەی محەممەد صلی الله علیه وسلم. ئەزانی بۆ لەبەر ئەوەی فەرمووی کەلا ئەبشیر، مزگێنی بێ لە تۆ، دڵ خۆش بە قەت خوا تۆ سەرشۆڕ ناکە، چونکە تۆ کەسێکی والله سیلەی ڕەحم بەجێ دەهێنی، والله تۆ کەسێکی ڕازگۆی، والله تۆ دەستی کەسی بێچارە و داماوەکان دەگریت، والله تۆ یارمەتی خەڵکی فەقیر و هەژار دەدەی، تۆ ڕێز لە میوان دەگری و یارمەتی ئەو کەسانە ئەدەی، هەماهەنگی لە سەرکەوتنی خەڵکی چاکاکەیت، هەماهەنگی لەوەی کە یارمەتی خەڵکی مەزلوم و داماو بدەیت. ئەم هەموو سیفەتە جوانت تایە، خوا قەت تۆ زەلیل ناکە، مەترسە. ئەها دڵی دایەوە، دڵی دایەوە بۆی کە دڵ خۆش بێت، مەترسە ئینشاءڵڵا تۆ هەموو سیفەتە جوانت تایە بۆ ترسی، قەت خوا تۆ سەرشۆڕ ناکات. ئەوە زۆر گرنگە، دڵی یەکتری بدەینەوە. ئافرەتان دڵی پیاوەکانیان بدەن و پیاوەکان دڵی خێزانەکانیان بدەنەوە، ئەوە زۆر گرنگە. ئەو کاتە ئینشاءڵڵا ژیانێکی خۆش لەناو ئێمەدا دروست دەبێت. لە کۆتاییدا دەڵێم کەسێک مشکلەی هەبوو، کێشەی هەبوو، خەفەتی هەبوو، ناڕەحەتی هەبوو، مەیشکێنەوە، دڵی بدەرەوە، دڵخۆشی کە هەر کەسێکە بە ئیزنی خوا خوای گەورە تۆی سەرکەوتووەکە و دڵخۆشت دەکات.